خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەبڕۆ دەبوو بیر لە کاتی دابشکردنی موچەی مانگی 5 بکرێتەوە، بەڵام موچەی مانگی 4 تەواوی فەرمانبەران دابش نەکراوە و لە سلێمانیش موچەی بەشێک لە فەرمانبەران دابش نەکراوە. باس لەوە دەکرێت کە لە سلێمانی داهاتی دیار نامێنێت، بۆیە بەشی ئەوە ناکات پارە لە بانقەکان هەبێت و بەسەر خانەنشینان و فەرمانبەران و موچەخۆراندا دابش بکرێت. بەڵام لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسەکانی و حەزب باز لەوە دەکەن کە سلێمانی بە بەرنامە گەمارۆیەکی ئابووری لەلایەن پارتی و تیمی پارتی لە حکوومەتەوە خراوەتە سەر. ڕاستی ئەم بابەتە لەکوێیە؟ بۆچی تا ئێستا خانەنشینێک، مامۆسایەکی زانکۆ، فەرمانبەرێکی ڕۆشنبیری، فەرمانبەرێکی کەتی کارەبا لە سلێمانی موچەی وەرنەگرتووە؟ داهاتی حکوومەت خاڵیە لە کاتێکدا کە تەواوی لە ئێستادا لە هەموو ڕوێکەوە داهاتی هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. ئەو کێشە داراییە بە دەقیقی و دیاریکراوی چییە؟ ئەم شەو لەگەڵ بەڕێز ڕێکەوزەکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاوکات کە بەڕێزیان ئابووری ناسیشە گفتوگۆ دەکەی لەو بارەوە، گفتوگویەکی ڕاشکا و کاکڕێکەوت سپاس دەکەم کە بەشداری لە پانۆڕامادا ئەبێ گفتوگویەکی ڕاشکا و هەرچی ڕاستی هەیە لە پانۆڕاما پێشکەشی بینەرەکانمی بکەیت. زۆرم پێ خۆش. سوپاسیش دەکەم دووبارە کاکڕێکەوت. بەڵێ لەوە دەست پێ بکەین بۆچی تا ئێستا وەکوی لە پێشەکەدا داوتم بەشێک لە فەرمانبەرانی سلێمانی موچەی مانگی سێیان وەرنەگرتووە هۆ کارەکەی. زۆر سپاس کاکزانە ئێواری جەناب و بینەرانیش باش. سپاس بۆ بەڵێن بێ بەڕاشکایی من ئەوەی ئیزانم ێڵێم ئێستا ئەوەی کە پێویستە بینەر بجێڕینەوە بۆ سەرەتا ئەمە چی ڕۆدا لە ڕاستیا لە سلێمانی و وەکو جەناب تەفەرمووی بۆچی تا ئێستا بەشێک لە وەزارەتەکان لە ناو سنووری پارێزگای سلێمانی هێشتا موچەی مانگی ڕابردووتریان وەرنەگرتووە. بۆ ئەوەی وێنە ڕاستەقینەکە بین بە بینەرم پێم وایە گوتنی ژمارەی زۆر سەر لە بینەرتێکەیە، هەندێک ژماری کەم باسەکەین، بەڵام منەوە باس بکەم کە ئەمەی کە ڕوئەیە موامەرەیەکە لە مانگی 6 ساڵی ڕابردووە دەستی پێ کردووە، لە مانگی 6 ساڵی 2021ەوە لە مانگی 6 ساڵی 2021ەوە بەڵێ لە مانگی 6 ساڵی ڕابردوو تیمی پارتی لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆبنەوەیشان کردووە بە هەرچی بازرگانانی سنووری هەولێر و دووەکەی لە ڕاستیان و ئەو بازرگانانی کە خۆیان بسمانیان پیان هەبووە لەم کۆبنەوەی بۆ ئەوە بووە بە دڵنیایی بۆ وشکردن یان بۆ کەسکردنی سەرچاوی داهاتی سنووری پارێزگای سلێمانی بۆ چکە خۆیان زانیوانە دواتر چیەکەن کە دوای دێنە سەری لە کۆبنەوەکە بە 3 بڕیار لێی دەرچوون وەکوتم کۆبنەوەیکی پیلانجێڕی بووە لەسەر داهاتی سنووری پارێزگای سلێمانی کۆبنەوەکە بۆ کەسکردنی سەرچاوەکانی داهاتی سنووری پارێزگای سلێمانی بووە کە دڵی داهات لەم سنوورە بریتە لە مەرزەکانی پەروێزخان و باشماش مەبەستم داهاتی ناوخۆیە لە کۆبنەوەکە بە 3 بڕیار لەگەڵ ئەو بازرگانانە لێی دەرچوون. بڕیاری یەکەم بۆ هیچ بازرگانێک نییە کە لە مۆدووە هەر کاڵاوشمەکێک لە وڵاتی ئێرانەوە هاوردەی هەرێمی کوردستانەکە بۆی نییە لە مەرزەکانی باشماخ و پەروێزخان بهێنێت. ئەمە تیمی حزبیان تیمی حکوومەتی پاری دیموکراتی کوردستان سەرپەرشتی کۆبنەوەیشی بە بازرگانەکانی خۆیان کردو لە ڕاستیە. خاڵی یەکەم بەڵێ هیچ بازرگانێک بۆی نییە هەر کاڵایەکە لە ئێرانەوە هاوردەی هەرێمی کوردستانێکە لە باشماخ و پەروێزخانەوە بیهێنێ. بۆچی؟ چکە کە لەوێ هێنای گومرگەکە بوو ئەوە بێ داهاتەکە بۆ سلێمانیە بێ. في مقابل وتوانە پێویستە ئەم کاڵانی کە لە ئێرانەوە هەرزەرور داخلیکەن لە حاجمەرانەوە داخلیکەن. لە بەرامبەرەوەدا چیتان بۆکەین؟ لە بەرامبەرەوەدا ئەگەر بە شێوەیەکی ڕسمیش بەخشینی گومرجیتان بۆ نەکەین چاوتان لێپۆشین لە داخلکردنی شمەکەکان. بازرگانیش بێگومان ڕەنگە بە دوای سود و کەڵکێکی ئابووری زیاتر دارایی زیاتر ئاگەڕێ. مەسەڵەن ئەگەر 200 میلیۆن گومرگەکەی بە 150 لێ وەرەگرن. ئەمە بڕیاریەکەمی دەستی خۆشیانە بێگومان چاو لێ نوقاندنە چاو لە نوقاندنە کاکزانە. ئەوە بڕیاریەکەمی کۆبنەوەکە. بڕیاری دووەم بریتە لە چی؟ بریتە لەوەی کە لەمە دووە وەزیرەکانی برادرانی پاری دیموکراتی کوردستان هەرچی بەخشینێشان هەبوو هەر بەخشینێکی گومرجی کرا ئاڕاستی مەرزەکانی سنووری پارێزگای سلێمانیەکەن بۆ ئەوەی ئەو زیانە لە مەرزەکان و داهاتی ئەم سنوورە بکرێت لە حاجمەران و لە برایم خەلیل نەکرێت. هەرچی بەخشینێک دیقەت بە تەنها لە یەک مەرزە لە سنووری پارێزگای سلێمانی 9 ملیارد دینار لە مانگێکە بەخشین کراوە. ئەو بە بەرنامەیە ئەو بە بەرنامەیە ئەبەت بە بەرنامەیە و نەتیجەی ئەو کۆبنەوەیەکەم بۆ جەنابەتی باسەکەم. ئەم کەسکردنەی سەرچاوی داهاتی پارێزگای سلێمانی بێگومان بووم ئامەرەیەکە بۆ لەدانە لە سنووری لە داهاتی پارێزگای سلێمانی واتە هەرچی بەخشین هەیە
هەرچی بەخشین هەیە ئەگەر وەزیرەکانی بۆ منە تەندروستیە ناوخۆیە بەخشینی گومرجیەکە کردوشیانە وەکو وتم لە مانگێکتا تەنها 9 ملیار لێک خاڵی سنووری لەم سنوورە بەخشین کراوە. خاڵی بڕیاری سێمی کۆبوونەوەکە بریتێلەوەی کە هەتا بتوانن وەزیرەکانی پارتی دموکراتی کوردستان ئەگەر کەسێک بۆ داواکردنی ڕەسیید یان ڕێپێدان بازرگانێک چووە لای وەزیرەکانی ئەوان بۆ ڕێپێدان هەتا بتوانن دووری بخەنەوە لە ئەوەی کە لە باشماخە لە پەرێزخانەوە ئەم کاڵەیە داخڵکە لە سنوورەکانی کەوت داخڵیکە. بنمونە بازرگان هەبوو چۆتە لای بەڕێز وەزیری تەندروستی داوای ڕەسیدی لێکرد بۆ داخڵکردنی دەرمان ویستی لە باشماخەوە داخڵیکە پێی تۆ لە باشماخەوە داخلی مەکە لە حەجمرانەوە داخڵیکە کاراسانیت بۆکەیت بەو نەسا و بەڵێ وەزیری تەندروستی بێ بڵێ یەکێتی وانە ئەمە سێ بڕیاری ئەو کۆبوونەوەی کاکزانە ناتوان ینی ئینکاری لێ ناکرێت ئەو کۆبوونەوەیشی خۆیانە سەرەتا لە مانگی 6 2020 کراوە بەمە دەست پێکە بۆچی کۆبوونەوەکە ینی ئەم سێ بڕیارە ئەم سێ داواکاری لە بازرگانەکان بۆی چی بەدەست بێنن بۆ ئەوەی ئامادەکاری بکەن بۆ کۆبوونەوەیکی ئەنجومەنی باڵای ئابووری لە مانگی حوتی ساڵی 2020 لە مانگی دواترە لە کۆبوونەوەی مانگی حوتی ساڵی 2020 ئەنجومەنی باڵای ئابووری هەرێمی کوردستان بڕیارێک درا بڕیارێک ئەوەیە کە لەمە دووە پارێزگاکان بە داهاتی خۆیان بەشداری بکەن لە پێدانی موچە بێگومان بەم داهاتە لاوازکراوەی سلێمانی و بۆ ئامەرە و بۆ پیلانجیێڕیە بەم جۆرە ئەم نەتیجەی لێکێتەوە کە ئێستا هەیە لە مانگی حوتی ساڵی 2020 بڕیار دراکە ئەنێ و سەدا 350 کەوترێ بەڵێ تەمان پێشتر موچە تەنها لە داهاتی نەوت دابەشەکرا موچە تەنها لە داهاتی نەوت دابەشەکرا ئێستا لەگەڵ نرخی نەوت بەرز بۆتەوە ئەمە پرسیارە ئەوە پرسیارە وەڵامی وەڵامی پێشتری منە کە لە کاتێکە نرخی نەوت بەرز دەبێتەوە تۆ بواز لە پێدانی موچە ئەهێنی بە نرخی بە پارەی نەوت ئەچی پەنابی بۆ داهاتی ناوخۆ لە کاتێکا تۆ لە داهاتی نەوت زیادەش هەیە نەک ینی فایزە هەیە نەک نەخس و کەم و کوڕی بۆچی بۆ ئەوەی کە ئەم بەرەنجامی لێ بکەوێتەوە کە ئێستا هەیە وردەوە ئەو لە مانگی حوتی 2020 وەرە هیزمەتەکانی دەرەکەیە مانگ بە مانگ کەلەنەکە گەورەترە بێ قوڵترە بێ چونکە وەکو وتم سەرچاوەکانی داهاتی سنووری پارێزگای سلێمانی بە بەرنامە کاری بۆ کراوە بۆ ئەوەی کە ئەم داهاتە لەم سنوورە کوز و لاواز بکرێ اینجا بۆ هەر بۆ زانیاری جەناب و بینەرانیش بۆ ئەوەی کە ئاڵێن باشماخ و پەرێزخان و برایم خەلیل بۆی ڕوون بێ لە هەموو عێراقێک دەواازی سنووری هەیە کاکزانە کە تورکیا لە ڕێگەیەوە ئەتوانی کاڵا هاوردی هەرێمی کوردستان بکەین هەموو عێراق لە هەموو عێراقەوە یەک تەنها برایم خەلیل ئەتوانێت لە برایم خەلیلەوە کاڵایەت کە بە قسەی تورکەکان خۆیان قەباری بازرگانی تەنها لەو مەرزە ئەگاتە 18 بۆ 20 میلیارد دلار لە یەک ساڵدا 18 بۆ 20 میلیارد دلار 20 میلیارد دلار لە ساڵێکە ئەمە لە برایم خەلیل لەم قابلە کە تۆ باسی وڵاتی ئێرانێکی کە من باسی وڵاتی ئێران بۆ چیە کەم چکە سنوورەکانی هەمووی بە ئێرانەوەیە سنوورەکانی پارێزگای سلێمانی سوودی لێوە بینێ بەڵێ سنوورەکانی بە ئێرانەوەی لە کاتێکە چەندین مەرسەیە بێجگە لە باشماخ بێجگە لە حاجۆمەران و بێجگە لە پەروێزخان بێجگە لە موزیرە دەیان ینی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ عێراقات دەیان خاڵی سنووری هەیە وەکو تورکیانێت تەنها لە برایم خەلیلەوە کاڵە هەنەردەوکە هەموو عێراق بەس برایم خەلیلی هەیە بەڵام بۆ ئێران دەیان خاڵی سنووری هەر لە سنووری سلێمانی دوان هەیە فەرمیەکان کە زۆرن بێگومان حەجمی بازرگانی ئێران لەگەڵ عێراقا بە هەموو دەواازە سنوورەکان و لە ساڵێکە دەبۆ 12 میلیارد دلارە دەبۆ 12 میلیارد دلار دابەشی دە خاڵی سنووریکە لە مقابلە 20 میلیارد دلار لێ خاڵی سنووریەوە داخڵ بێت هەستەکەم حەقی خۆی پێ بدەم ڕوونە ئەمە بۆ وەڵامی پرسیارەکەی جنابەت ئەمە بۆ کێشەکە سیاسیە قەتعیەن هیچ کێشەیەکی یان هیچ قەیدانێکی دارایی لە هەرێمی کوردستانە نییە قەتعیەن نییە قەیدانی دارایی لە سلێمانیشە قەیرانی نەبوونی پارە لە سلێمانی دروستکراوە ئەگەرنا حکوومەتی هەرێمی کوردستان قەیرانی دارایی لە مێژە تێپەڕاندووە تەنها دوو ژمارەت بۆ باسەکەم کاکزانە باسی داهاتی مانگی سێ دووەکەم مانگی ساڵی 2020 بەڵێ 22 بەڵێ مانگی سێ 2022 دوو مانگ پێش ئێستا نرخی یەک بەرمێن لەوت بە 99 دلار حکوومەتی هەرێمی کوردستان فرۆشتێتی کۆی داهاتەکەی بریتی بۆ لە 2 تریلیۆن و 214 میلیارد دینار ئەگەر خەرجی کۆمپانیەکانی دەرکێت کە وازح ئەو خەرجێش بۆ شوێ چێ کە بۆ شوێ چێ و مەسەلەن ئەوە دوای پێتەڵم کە کۆمپانیەکە چەند مانگەکە چەندی دەسەکەوێت لە داهاتی هەرێمی کوردستان زۆر باشە لەو 2 تریلیۆنە چەندی ماوەتەوە 1 تریلیۆن و 361 میلیارد دیناری ماوەتەوە کە ئەم تریلیۆن و 360 چییە پاری فرۆشی نەوتە 200 میلیارەکەی بەغایە داهاتی ناوخۆیە یارمەتی هاوپەیمانانە بۆ هێزەکانی پێشمەرگە
ئەمە بە دقیقی 1 تریلیۆن و 360 میلیارد 900 میلیارد و شتێکە 900 میلیارد و شتێکە لە کاتێکە ساڵی 2013 هەمومان بیرمانەکە هەمومان پێڵین ساڵی زێڕنی دارایی بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی کە داهاتێکی زۆر هەبوو لەوێ لە مانگانی ساڵی 2013 لە یەک مانگا حکوومەتی هەرێمی کوردستان 1 تریلیۆن و 400 میلیاردی دەستکەوتووە لە مانگی ئەم ساڵا 1 تریلیۆن و 360 میلیاردی دەستکەوتووە نزیک بۆ تۆ لە 2013 زۆریش نزیکە لەبەرەوەی هیچ قەیرانێکی دارایی نییە بەبیانی بەبێ وتنی ژماری زیاتر هیچ قەیرانێکی دارایی لە هەرێمی کوردستانە نییە ئەوەی کە هەیە قەیرانێکی سیاسی دروستکراوە بۆ سنووری پارێزگای سلێمانی ئەمە بۆ ئەمە بۆ وابزان پرسیاری ئەوت کرد ئەمە بۆ بێگومان ئەمە بڵێم بۆ پارتی ئەوەی و لە فیزمنیها ئەژلێن ئەو لامەرکەزیەتی یەکێتی داوای کرد فەرمووتە پێشکەشمان کرد خۆتان ناتوانانی دارێ بدەن زۆر سپاس بۆ پرسیارە کاکزانە پارتی دیموکراتی کوردستان برادرانی پارتی دیموکراتی کوردستان کێشەیەکی سیاسیان هەیە کێشەیەکی سیاسیان هەیە کێشە سیاسەکە بریتە لە کاندیدیان بۆ سەرۆکی کۆمار هەیە لە بەرامبەر عورفەکە لە دوای ڕوخانی عێراقەوە و پۆستی سەرۆک کۆمار بۆ کوردە لە ناو کوردیشتا بەرکەوتەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە کێشەی پارتی دیموکراتی کوردستانە واتە کێشەی سەرۆک کۆمارە کێشەی دوم بریتە لە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان کە لە پێشمانە کە بریتە لە هەموارکردنەوەی یاساکە یان دەستکاریکردنی یاساکە یان مەلەفەکە بە کاملی کە بریتە لە کۆمیسیۆن و دواتریش یاساکە بۆ ئەوەی لەم دوو کێشە سیاسیە تەنازول بە یەکێتی نیشتیمانی کوردستان بکە کە ساحەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان حیزبێکی کوردستانیە بەڵام ئێستا جێنفوزی واقعی دەسەڵاتی یەکێتی بریتە لە زۆنی سەوز بریتە لە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان بۆی تەنازول بە یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت لەم دوو کەیسە سیاسیە لەم دوو فایلە سیاسیە ئەم کێشە داراییە دروست دەکرێت بە ئامانجی ئەوەی کە خەڵک تووڕە بێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان و نیگەرانی بێ ئەم نیگەرانی سەر کێشەیە بۆ تەقینەوە لە بەرامبەردا یەکێتی هانا بۆ پارتی بەرێ بۆ چارەسەرکردنی ئەمە و چارەسەرکردنی ئەمەش بریتە لەوەی کە چارەسەرکردنی کێشەی موچە کە چارەسەرکردنی کێشەی موچەش لای حکوومەتی هەرێمی کوردستان و بە دەرەجەی یەک لای شخصی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە لای سەرۆک وەزیرانە بۆ تەنازولکردن بە یەکێتی بۆ ئەم دوو کێشە سیاسیە واتە لەبەری پارتی دیموکراتی کوردستان کێشەیەکی سیاسی هەیە ئەم کێشە دارایە دروستکراوە کە ئێستا ڕوو ئەدا کە وەکو لە سەرەتاوە بۆ جەنابەتم باس کرد ئەمە پیلانێکە موامەرەیەکە ساڵە پێشە بۆی چنداوە پەیوەندی بە لامەرکەزیەوە نییە مەسەلەن بە خەڵک بڵێن ئەوە یەکێتی ناتوانێت بە داهاتی خۆی لامەرکەزیەتەکەی کە داوایانە کرد طبعا ئێمە یاخود بەڕاستی ئەو لامەرکەزیەتێک کە ئەوان بێگومان نەخێر بێگومان لە 100% نەخێر بیرمە ساڵ و نیوەیەک ساڵێک بەردێسە بەرنامەمان کرد لەسەر لامەرکەزی و گرنگەکەی ئەمە ئێستا ئەکرێت ڕێک پێچەوانی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبەکانی کەش داوایانە کرد کە بریتی بوو لە دابەشکردنی دەسەڵاتی یان شۆڕکردنەوەی دەسەڵاتی کارگێڕی و دارایی یان لامەرکەزی کارگێڕی و دارایی لە ڕاستیان ناوەکەی زۆر گرنگە بەڵام ناوڕۆکەکە بریتە لەوەی کە پارێزگاکان دەسەڵاتی خۆیان هەبێت دەسەڵاتی کارگێڕی و دارایی پێویستیان هەبێت ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوایە کرد ئەوە بکە تەواوی موچە لە داهاتی نەوت بدرێت و خۆشبەختانە ئێستا لە شانسی ناشتین بڵێ لە شانسی حکوومەتی هەرێمی کوردستان چکە هەرچەند نرخی نەوت دەمڕۆ بە $112 بوو تا هێشتا موچی مانگی سێ نەدراوە ینی لە شانسی حکوومەتی هەرێمی کوردستان نرخی نەوت ڕۆژ بە ڕۆژ بەرزە بێتەوە لەبەر ئەو قەیرانانی کە لە جیهانە هەیە ئێستا ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبەکانی کەرەناو لە چوارچووی پرۆژەی لامەرکەزی داوایان کرد بوو ڕێک پێچەوانی ئەمەیە چونکە وەکو وتم ئەوەی داوا کرا بریتی بوو لەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە پارەی نەوت بدرێت لە بەرامبەرە داهاتی ناوخۆی پارێزگاکان بە جۆرە لە جۆرەکان بخرێتە ژێر دەسەڵاتی پارێزگاکانەوە بخرێتە ژێر دەسەڵاتی ئیدارە سەربەخۆکانەوە ئەمە بۆ ئیداری سوران و ئیداری زاخۆش و بۆ پارێزگای دووەکیش و بۆ پارێزگای هەولێریش و بۆ پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕینیش ڕاستە لە ڕاستیە ئەم داهاتە ناوخۆیە بۆی کە لە ژێر دەستی پارێزگاکان نابێ ئەو خزمەتگوزاری پێ بکەن کە خەڵک پێویستێتی واتە ئێستا ئەوەی کە ڕۆدا پێچەوانەکەیەتی لە بری ئەوەی کە لە پارەی نەوت موچە بدرێ لە پارەی داهاتی ناوخۆ موچادرێ لە کاتێک ئەوەی کە داواکرا ئەوە بوو کە داهاتی ناوخۆ بۆ خزمەتگوزاری ناوخۆ بەکار بخرێ و بەکاربێنرێ واتە ئەمەی ڕووەدا ئێستا ڕێک پێچەوانی ئەوەیە و بۆیە ئەوە ڕۆدات کە ئێستا یعنی ئێستا ئێوە یەقینن لەوەی کە گەیشتونەتەوەی پارتی لەناو حکوومەت سزای سلێمانیەدا بە دڵنیایی بڵێ بەدڵنیایی بڵێ ئەمە بەرەنجامەکەیەتی ئەو ژمارانی تەنانەت ئەو ژمارانی کە دیلۆت خۆی بڵاوەکاتەوە بۆ ژمارانی داهات لەلایەنی چێتیەوە دەستی بەسەراگیرێ و داهاتەکە کۆکرێتەوە بە زۆرێک ئەخرێتە خزمەتی یەکێتیەوە بۆ هەڵبژاردن بەکارهێنرێ ئەمانە شایعاتن با یەک بەڵگەم پێ بڵێن پێچوانی ئەم قسانی من بسەلمێنێ یەک بەڵگە بخرێتە ڕووکە پێچەوانی ئەم قسانی من بسەلمێنێ
ئەسڵان یەکێتی نیشتیمانی کوردستان کاکزانە یەکێتی نیشتیمانی کوردستان بێمنەتە ئەتوانێت ئەو داهاتی کە لە سنووری سلێمانی کوەکرێتەوە بڵاوکرێتەوە ڕەنگە لە داهاتووشان دەستکاری پارەی بانقەکان بکات یعنی ئەوە لەگەڵ ڕێزم خەڵکێک گواڵێکە بە هیچ جۆرێک ینی شارەزای نەبێت لە بواری بانکی و بواری دارایی ئەو پارەی کە چوە بانکە و تۆمار کرا بە هیچ جۆرە دەستکاری ناکرێت بەڵام قسەکە ئەمەیە ئەوەی کە باڵین ئەمەی کە ئێستا باسەکە لە ڕاستە و ینی کێشێکی تەواو سیاسی هیچ پەیوەندیش بە قەیرانی داراییەوە نییە لە ڕاستە بۆ سلێمانی ناتوانێت بۆ نمونە ئەو سەدا تەمیل کات لەبەر ئەوەی کە گوتت لەبەر لە سەرەتاوە باسمان کرد یەکەم سەرچاوەکانی کەسکراوە دوای ئەو کاکزانە پارەی داهاتی ناوخۆ پارەیەکی مۆڵ نییە بە یەک ڕۆژ بیخەنە بەردەستی بانک بڵێن فەرموو ڕۆژانەیە پارێکی ڕۆژانەی بە 30 ڕۆژ کۆکرێتەوە ئەو پارەی کە لە داهاتی ناوخۆ لە هەرێمی لە پارێزگاکان کۆکرێتەوە بە 30 ڕۆژ کۆکرێتەوە ئەم 30 ڕۆژ ئەو چکەچکەیە کە ئێستا ڕۆدات لە بەرامبەرە 200 ملیارەکەی بەغا پارەی نەوت پارەیەکی مۆڵە پارەیەکی مۆڵ و بەیەک جار بە دڵنیایی بەم جۆرە مامەڵەی پێوەکرێکە کە پێوەی ئەگرێ بەم جۆرە مامەڵی پێوەکرێک ئێستا پێوەکرێت داهاتی سلێمانی چەندە کاگرێکەوت بەو کچکردنەش بەو دۆخەی کە خراوەتە سەریشەوەی کەوەکو ئابووری ناسەوە ئەنجومەنی ئەندامی چۆن داهاتی سلێمانی دوایین مانگ کاکزانە من حەزەکەم بڵێم ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە ئەم دقەیە داهاتی پارێزگای سلێمانی ئاشکرا بکە بۆ ڕایگشتی داهاتی پارێزگای سلێمانی بخاتە ڕوو ڕەنگە لە داهاتووش ئەمە بکە لە ڕاستیە کە بڵێ ئەمە سەرچاوی داهاتەکانمە ئەمەش داهاتەکانمە و ئەمەش لیستی خەرجەکانمە لەمانە خەرجم کردووە لە ڕاستیە بۆ ئەم خەرجانە خەرجم کردووە ینی زۆر شتێک نییە کە وکۆڵێت مەمنوع بێ من دڵنیام لە داهاتوو ئەم ئاخرێتە ڕوو داهاتەکە وتە پرسیاری کرد چەنە پێشترم داهاتە خۆی داوە لە سەر و 140 ملیار دینار بێگومان لە مانگێکتا بەهۆی لە مانگە مامانیشکە گۆڕاوە بەڵام لە مانگانی کۆتاییە دابەزیەوە بۆ 90 و هەندێک جاریش بۆ 80 ملیار دینار لە بەڵام وەزارەت دارایی تەکلیفی 7 ملیاری خستۆت سەر سلێمان 7 بۆ 7 ملیار کەم و زیادەکە بەڵام لە هەمان کاتە تەنها ئەگەر بانکی سلێمانی بانکی ناوەندی سلێمانی تەنها نەسری فەرمانگەکانی سووری پارێزگای سلێمانی خەرج کات تەنها نەسرەکەی پێویستی بە 9 ملیار دینارە 9 ملیار دینار زائیدەن هەموو مانجێ لە داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانی مشارەکەکە لە دابینکردنی خەرجی سیادی لە پارێزگای هەولێر بە بڕی 15 ملیار دینار ئەمەش لەو 90 ملیار ئەوەش لەوە خەرجەکرێ سەرقاڵی دروستکردنی بێگومان ئەوانە هەموو ژمارن سەرقاڵی دروستکردنی بانکێکی نیشتیمانی بۆ ئەوش لەم دوو مانگەی کۆتاییە لە بانکی مرکزی سلێمانی هەموو مانگە 10 ملیار دینار بۆ ئەو مشارەکەی پێکراوە لە ڕاستیە کە ینی ئەو خراوەتە ئەستوی پارێزگای سلێمانی کە لەو 10 ملیارە بیدا خۆی لە 80 ملیار دینار 15 بۆ خەرجی سیادی بڕاو 9 بۆ نەسری فەرمانگەکان بڕاو 10 ملیاری بۆ دروستکردنی بانکێکی نیشتیمانی بڕایانی خۆ وازە حەچێمێنێتەوە من معلوماتێکم هەیە کە ڕۆژنامە نووسڵێت تەلەفۆنێک کراوە بۆ بەڕێوەبەری بانکی ناوەندی هەرێم لەقی سلێمانی چەند پارەت لایە ئێستا چەندە لایە مەسەڵام ڕقەمێکی وتۆ بە تەلەفۆن نەبەر ڕسمی لەو پارەیە باشە زۆر بە ئەو توێتی ئەم پارەی مەسەلە مستەسمیرە پارەی خەڵکە پارەی مهینە هەو پارەی مانگێک نییە توانە گرنگ نییە ینی بەشێک هەز ناکەی ئەوانەشی کە لە تیمی یەکێتیش بنیان لە هەر شوێک بن ئەوەیان کرد بێ کەوتونەتە ژێر ئەو پیلانە و هەستیان پێ نەکردو یاخود خراونەتە خزمەتی و پیلانەی کە بەڕێزت باسی کرد من پێم وایە هەموو لایەک هەڵەیە کراوە ئەمە بەر ئەمە نەتیجەکەیەتی لە ڕاستیە ئەمە ئەنی وەکو چۆن ئەڵەی کراسێک ینی بە سەراتیاپەڕینێک ڕوویداوە بە سەراتیاپەڕینێک ڕوویداوە هەڵەیە کراوە لە سلێمانی پێگومان خۆ لە هەموو کوردستان کەم و کورتی هەیە کاکزانە ینی من حەزەکەم یەک ژماری تر هیوادارمەوە کۆتا ژمارە بێ بڵم چکە ڕاستیە ژماری زۆر سەل لە بنەرتێکەدا داهاتی پارێزگای سلێمانی لە 102 داهاتی هەرێمی کوردستانە لە 102 داهاتی هەرێمی کوردستانە وەکو عەرزی جەنابتم کرد داهاتی هەرێمی کوردستان لە مانگی سیا 2 تریلیۆن و 600 ملیار دینار بوو ئەوەی کە ماوەتەوە تریلیۆن و 360 ملیار دینار ماوەتەوە داهاتی پارێزگای سلێمانی بیتێ لە 80 تا 90 ملیار دینار لە تریلیۆن و 360 ملیار دینار 7 بۆ 80 ملیار دینار لە 102کە داهاتی هەرێمی کوردستان لە 102کە دوی داهاتی پارێزگای سلێمانی لە 102 داهاتی هەرێمی کوردستان ئەم هەڵایی کە ئێستا دروست کراوە لەسەر پارێزگای سلێمانی ناڵە لە 102کە دیار نییە ئەڵێ بەشێکی لە 102کە دیار نییە واتە تۆ وازە لە 198 داهاتی هەرێمی کوردستان هێناوە کە بریتە لە داهاتی فرۆشی نەوت پڵەس داهاتی پارێزگای هەولێر پڵەس داهاتی پارێزگای سلێمانی دوهۆک
واز لەم داهاتە هێناوە کە لە سەدا 90 داهاتی هەرێمی کوردستانە هاتووی کەوتوتەوێ زەی بەشێکی لە سەدا دووەکە بە ئامانجێکی سیاسی و پێم وایە زۆر ڕوونە. ئەگەر یەکێتی وەکو تیمی حکوومەتی خۆی مشت و ماڵکە خۆی ڕێخاتەوە بڵێ ستۆپ لە ناو حکومڕانیە لە سنووری پارێزگای سلێمانیە بە ئارامی بەبێ سزادان و گەمارە و سیاسی داهاتی سلێمانی بە تەقریبی ئەگاتە چەند؟ پێم وایە 120 میلیارد دینار تێپەڕێنێ بەڵام من کاکزانە کێشەکە دڵنیا بە کێشەکە لە داهاتی پارێزگای سلێمانی نییە. ئێستا کە لەم بەرنامەی جەنا بەتاوا بووین کێشە سیاسیەکەی پاری دیموکراتی کوردستان چارەسەر بێ بەیانیچ کێشەیەکی دارایی لە هەرێمی کوردستانە نییە ناوی قەیراکی دارایی وەزارەتی دارایی پارەی لەبەردەستە لەبەر ئەوەی کە لە سەدا 90 داهات لای پارێزگای هەولێر و پارێزگای دووە حکوومەتی هەرێمی کوردستانە لە سەدا 2 داهات لای پارێزگای سلێمانی لە سەدا 90 لەکوێ لە سەدا 2 لەکوێ هیچ کێشەیەکی دووبارەیەکەم هیچ قەیرانێکی دارایی لە هەرێمی کوردستان نییە. ئەم شەو کێشە سیاسەکانی پارتی چارەسەر بێ بەیانی قەیرانی دارایی چارەسەر بە ڕەنگە معاش 2 مانگیش لە خۆشیە. سەر و کۆمار و پرسی هەڵبژاردن سەر و کۆمار و پرسی هەڵبژاردن وەختە هەنێ فایلی پێتان وانە لە ڕووی سیاسیەوە مەسەلەن کوردستان دیسان بکەوێتە ئەگەر ئەم دوانەی بۆ بچێتە سەر کوردستان پێمانیەکی ئەوە تەمانە بابەتێکی سیاسی بەڵام پێمانیەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێرە مقاومەی کردووە ینی تەنازولکردن لە بەرنامەیەکی نیشتیمانی کوردستانە بێ بە هیچ جۆرێک. زۆر باشە باش ئەگەر سلێمانی چۆن خۆی ڕێگە خاتەوە یان ئەوێت چۆن نقطەیەک یان فاریزەیەک بۆ ئەمە دابنێلانی کەم بتوانێت خۆی لە هەندێک ئەحرازی دەرباسکە کە بۆی دروست کراوە ئیتر بە سەریا تێپەڕیوە بە هەڵە بێ بە پیلان کراوە پێشتر و بەڵام مەسەلەن تۆ بەنیەتێکی پاگوەرت گرتووە ئەوەی تیان ڕوئەدا. کاکزانە کۆکردنەوەی داهات لە هەموو هەرێمی کوردستان کێشەی تایە کۆکردنەوەی داهاتی من ئەسمە سەر بابەتەکانی تر بەڵام مەسەل سلێمانی ئەتوانێت چی بکەن ڕەنگە بینەرێک سەیرم کا بڵێ خۆ هەموو مانجێک ئاوە دابنیشین سلێمانی ئەتوانێت بە داهاتی ناوخۆی خۆی لانی کەم بەشێکی زۆری کێشە خزمەتگوزاریەکان چارەسەرکە کێشەی خۆڵ و قاشاک نەهێڵێ کێشەی سەدمەتری نەهێڵێ خزمەتگوزاری دەست پێ بکاتەوە لە بابەتی سەوزایی و لە بابەتی قیر و چاوەڕێژکردن و هەتا کۆنکرێتی ئەو گۆڕان و کۆڵاڵگەڕەکانی کە پێویستە و بەمەرجێ داهاتی ناوخۆی پارێزگاکە بکرێتە خزمەتی پارێزگاکەوە بۆ مەرجە جگەلەوە بۆ ئەو هەتا ئەگەر ئەو پیلانە هەر بەردەوام بێ ئەو بەردەوام بێ بە دڵنیایی کێشەی موچە بەرداوام بێ کێشەی خزمەتگوزاریش بەرداوام بێ بەردەوام بە ڕاشکاوی بە دڵنیایی لە بەرەوی سلێمانی ناتوان داهاتی لەبەرەوەی سلێمانی بەو ژمارە کەمەی داهات کە هەیەی ئێستا بۆ ژمارە جگە لە بە مەرجەکان کاگڕێکەوت گەواری تر خراوەتە سەر بابەتەکانی تر سەلەن کارەبا بنمونە ئۆتۆمبیل هاوردەکرد بنمونە هاوردەکردنی ئۆتۆمبیل بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە یعنی لە هەنێ خاڵی سنووری لە چل بێگومان بڵێ ئەو بازرگانی کە پێشتر ئەگەر ئۆتۆمبیلی لە وڵاتی ئێران و داخل کردایە بۆ نمونە لە ئەم قەسڕەوە تا هات ئێران لێرە داخلی کردای سەر داخلی ناکە لە حاجۆران داخلەیە کازانی بۆ وەکو وتم لەبەرەوەی کە لێ چاوی لێ بەخشیانرێ لە ینی لە بەخشینی گومرگی بۆ کرێت لە گومرگەکەی چاوپۆشی لێکرێت لە هەر تەنها لێک خاڵی سنووریا لە 40,000 هاتوۆتە سەر 8,000 ئۆتۆمبیل بێگومان سنووری سلێمانی بە دڵنیایی بڵێ ئەمە هەموو بە بەرنامە ئەکرێ ئەمە لە ئۆتۆمبیل بۆ ئۆتۆمبیل ڕاستە بۆ هەموو کاڵاشمەکانی تر دیکە ڕاست لە کارەبا و مروریش ینی مرورەوەی سیارێ و مەرزە لە کارەبا شەهر وایە حەزەکەم یەک ژمارەی تریش پێ بڵم کاکزانە لە وێزگەیەکی کارەبایی دروست کراوە لە پارێزگای دووەک باش ئەم وێزگەیە تا ئێستا تەمان خەڵکی دۆ خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام تەنها لەم وێزگەیە تا ئەم لەحزەی کەم تۆ قسەی تیاکەین 8 میلیارد دلار لەم وێزگەی خرج کراوە 8 میلیارد دلاری تیا خرج کراوە کاتە ینی بەڕاستی پێم وایە بودجێ ساڵێکی هەرێمی کوردستانەکە ئەمە لە ڕاستی ئەم پێم وایە ئەوە بۆ بنەی تەحتی بۆ ینی بۆ ژێرخانی دهۆک پێویستە و بەڵام لە هەمان کات ئەمە بۆ ژێرخانی سلێمانیش پێویستە بۆ ژێرخانی هەولێریش پێویستە بۆ هەڵەبجەش کە تازە پارێزگایەکە پێویستە بۆ گەرمیان و ڕاپەڕنیش پێویستە لەبەرەوە ئەم نەتیجانە ئەم بەرەنجامانە ینی کاکزانە هینەکە گەشتۆتە حدێک کە بەداخەوم لە ڕاستی ئەم نمونێت پێڵم ینی لە شەڕی تیرۆرە جیاوازی کراوە لە شەڕی داعشە جیاوازی کراوە یەک ژمارەت پێڵێم لە طبعاً ئەو ژووری ئۆپەراسیۆنی کە دروست کراوە ئەو پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستانەوەی ئەو ژووری ئۆپەراسیۆنی کە لە هەرێمی کوردستان دروست کراوە سەرۆکەکەی پارتی دیموکراتی کوردستانە ویتیمای بۆ دەستگایەکەی لەناو پارتی دیموکراتی کوردستان کە GPS داوەتە کۆپتەرەکانی حکوومەتی عراقی بۆی قەسفی یان لەو پێگانی داعش بکە کە جموزۆلیان هەبووە لە ماوەی لە حوتی 2014 تاوەکو دەی 11 2016
382 جار داوای هلیکۆپتەرەکە ئەم بەرپرسە بەڕێزە 382 جار داوای هلیکۆپتەرەکانی حکوومەتی عێراق کردووە نەکاو پەیمانان داوای هلیکۆپتەرەکانی حکوومەتی عێراق کردووە 382 جار لە بنکەکانی داعش بدا لەم 382 جارە تەنها 16 جاری لەو بنکانی لەو شوێنانەی داواکە هێزەکانی پێشمەرگەیەکی نیشتیمانی کوردستان شەڕیان کردووە زۆرم پێ ناخۆشە دڵەوە کاڵم هێزی پێشمەرگەیەکی یان بڵم هێزی پێشمەرگەی پارتی ئەمە کوڕی کووردا کوژرە تیرۆر یعنی داعش لەگەڵ کوڕی کووردا شەڕی کردووە لە ڕاستیات کوردستان لە بریتیە موجیان شەڕی تیرۆری کردووە بەڵام وەکو وتم یعنی ئەمە جیاوازیەکە ئێمە تەنیا نمونونەکەی خینە ڕۆژینا خەڵکی کە جیاوازی کردووە لە 382 جار 16 جار بردومانی ئەو شوێنانی کردووە کە پێشمەرگەی یەکێتی لێ بووە 266 جار بردومانی ئەو شوێنانی کردووە کە ئەمە تەنها کۆپتەرەکانی پارتی دموکراتی کوردستان لێ ئەوە تەنها کۆپتەرەکانی سوپای عێراقی تۆ ئەمە بگاتەوەی کە لەگەڵ لە شەڕی تیرۆراتەوە بەم جۆرە جیاوازی بکەی لە نێوان خوێنی پێ دوابێ خوێنی ئێمە ڕەنگەوە کە خوێنی کوردێکی تر لە هەولە ڕێنێکی درە و بەداخەوەنی ئەوە کارەساتەوە ئەو پەڕی بێویژدانیە لە بەرامبەردا ئەو فۆزایی کە هەیە ئەو بابەتانەی کە ئێوە بە گەماروی ناوە بن وەکو بە ڕوونت کردەوە داهاتی نەوت داهاتێکی شەفافە کاک ڕێکەوت بۆچی داهاتی نەوت کە بەو ڕقامەیە کە تریلیۆنێک و ئەوەندەیە بۆچی ناچێتە خزمەتی موچە و خەڵک ئێستەوە تا لە مانجی پێنجین حوتی مانگە ئەمڕۆ خەبەر نییە موچەی مانجی نیسانکەی دابەشەکرێ یعنی داهاتی نەوت کوا چی بەسەر هات وە زائیدە لە دوای داهاتی نەوت هەر بەڕاستی داهاتی خاڵە سنوورەکانی حاجی عومەران و برایم خەلیل شەفافە بێگومان شەفاف نییە کاکزانە زارە لەسەر داهاتی نەوت قسە لەسەر داهاتی نەوت ژمارێکت پێ بڵێم لە ڕاستیە تەنها داهاتی مانگانی کۆمپانیای کارگروپ ینی بۆچی لە داهاتی نەوت تەنها لە 140 ئەگاتە دەستی وەزارەتی دارایی بۆ دابشکردنی نەوت لەبەر ئەم سەبەوانە تەنها داهاتی مانگانەی کۆمپانیای کارگروپ تەنها لە داهاتی بۆری نەوتی کوردستان 30 ملیۆن دلاری دەستەکەوێت 30 ملیۆن دلار تەنها لە پاڵاوتنی 100,000 بەرمیلی نەوت لە پاڵاوگەی کەڵک 30 ملیۆن دلاری تری دەسەکەوێت لە هەناردەکردنی 90,000 بەرمیل نەوتی عێراق بە بۆری 30 ملیۆن دلاری تری دەسەکەوێت لە 140 پشکی کۆمپانیاکەی کە لە دەرهێنانی هەناردەکردنی 175,000 بەرمیل نەوتێتی 170 ملیۆن دلاری دەسەکەوێت لە کۆی گشتی داهاتی لە مانگێکە بریتە لە 260 ملیۆن دلار کۆی گشتی داهاتی لە ساڵێکا بریتە لە 3 ملیار و 120 ملیۆن دلار کۆمپانیاش حزبیە بێگومان خو وازەحە کۆمپانیای کارگروپ ئینتیماکەی بۆ چی و کار بۆ چیەکە کارگروپ وازەحە کار بۆ چیەکە ئەمە داهاتی وت بۆچی لە 140 ئەگاتەوە دەستی خەڵکی هەرێمی کوردستان بۆچی پارەی موچە بەم لەبەر ئەمانەیە لەبەر ئەمە یەکێکە لەو شوێنانی کە لیشی لێوە یان با بڵین ئەمە یەکێکە لەو لێرانی کە لێچوونە ئەمە لێچوونێکی وازەحە تەنها داهاتی کۆمپانیای کارگروپ لە ساڵێکا بریتە لە 3 ملیار و 120 ملیۆن دلار لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان یعنی کارگروپ بەتەنیا بەبێ خۆی بە شێوەیەکی ئوسوڵی ئەوە باسی شێوە ناڕەسمەکانی تر ناکەم کە فلان شخص و فلان بەرپرس ینی چاڵی نەوتی هەیە و ئەوەی هەیە تەنها داهاتێکی ڕسمی کۆمپانیای کارگروپ لە ساڵێکە ئەو نەیە یەک پشتی تر ینی لە ڕاستیان ئایا کۆکردنەوەی داهات لە شوێنەکانی تر ئیشکالی هەیە هەر لەسەر نەوت ببوورە لەسەری بوەستین هەر بەڕاستی ینی کاک دکتۆر ڕێکەوت ینی مەسەلەن لە پرسین بخوێن دکتۆراکە بخوێنەوە لە مەسەلەی نەوتە ئەو 1 تریلیۆنە کەسرەکەی لێلابە دڵمان باشێ ئەمە بەسەلە وەکو ڕۆژنامەنووس ئەم تریلیۆنە چی لێ دێت بۆ داکرێتە موچە پاش ماوەکەی لێ ماوەکەی چی لێ دێت کەس بۆ کەس ڕوونە لارێمی کوردستان مۆزەفێک مافی خۆی بە پرسیارە من لە بری ئەو بیکەم لە ڕاستیە من ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانم پێم وانییە بۆ شخصی بەڕێز وەزیری دارایی ڕوون بێ بۆ شخصی بەڕێز وەزیری دارایی ڕوون بێ حەز ناکەم زیاتر تەواو باش داهات شەفافە لە هەولێر لە دۆهۆک بێگومان من ویستم ژمارەیەکە پێ بڵێم کاکزانە تاوان برایم خەلیل لە سەرەتاوە دوو ژمارەم پێوتی کە لە 18 بۆ 20 میلیارد دلار تەنها قەباری ئاڵگۆری بەزگانێتی لەگەڵ وڵاتی تورکیایە دروست مانگانە داهاتی خاڵی سنووری ئیبراهیم خەلیل بە وەرەقە و قەڵەم حسابی کە بەپێی ئەو بار هەڵگرانی کە هێتە ناو لە ڕاستیە مانگانە داهاتی گومرجی ئیبراهیم خەلیل بریتە لە 180 بۆ 200 میلیارد دینار لە مانگەکە داهاتی ئیبراهیم خەلیل بەڵام داهاتی مانگانەیە ئەمە داهاتی مانگانێتی 180 بۆ 200 میلیارد دینار بەڵام ئەزانی چەند ئەدرێتەوە بۆ وەزارەتی دارایی لە گومرجی تەنها 60 بۆ 60 میلیارد دلاری
ملیار دیناری 65 ملیار دیناری ئەوەی تر بۆ واتە 130 بۆ 140 ملیار دیناری تری تە بەخورەکە دیار نامێت دەبینە بێگومانە چێتە گیرفانی حیزبێکەوە چێتە گیرفانی کۆمەڵە شخصەوەکەوە یعنی حەزەکەم بیڵێمەوە جاریشکە داهاتی گومرجی ئیبراهیم خەلیل لە مانگێکا بریتە لە 180 تا 200 ملیار دینار بۆی بۆ هاوڵاتی ڕوون بێ لە 180,000 دینار 180 ملیار دینار بۆی بۆ ئاسانکە 180,000 دینار 6,000 دیناری ئەدرێتەوە بە حکوومەت ئەوەی تری ونە 120,000ی تری ونە ناچێتە خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستان و ناچێتە خەزینەی ینی لە ڕێگەی گومرگە و ناچێت ئەمانە تەنها بۆ بەرنامێکی تەلەڤیزۆنیە کە کاگڕێکەوت و کادرێکی پێشکەوتوی یەکێتی ئەیکە خودت بەڵگە و داتا مەسەلەن سبەینێ دەرگای محکەمەت لێ بگرن هەمووی ژمارەیە کاکزانە ینی ئەمە خۆیان لە تۆ باشتر دەزانن بێت دڵنیایی ڕەنگە من بەشێکی بڵێم خۆ ڕەنگە من بڵێم بەشێکی دووسا ڕەنگە کەلەبەری تر بێت کەم نیش و کەڵکی دریژ نێزان لە ڕاستیە خاوەنەکەی خۆی باشتری لێزانێ ئەمە راپۆرتێکە ینی هەموو ئەو وردەکارانێتەیە بەرحاڵ کاکزانە ینی خاڵی سنووری هەیە خاڵی سنووری هەیە لە سنووری پارێزگای دهۆک کە لەگەڵ وڵاتی سووریایە کاتێک کە ئەم لیژنانە ئەچن ینی ئەڵێن باشە بزان ینی ڕەنگە لیژنێکی چاودێری چوتتی با بزانم بۆچی نای فەرمانگەکە نارێم کە ناڵم کە لیژنەکەی نادۆ لیژنەیەکی نادۆ توێتی بزانین بۆچی ئەو داهات کەمەکە بەڕاستی لە دەواازی سنووری سمێڵکە بۆچی داهات کەمە لە کاتێکە حەزمی بازرگانیمان زۆرە چی جار ئەم لیژنەیە ئەچن لەو خاڵە سنووریە تەنها 4 بۆ 7 سیاری لێ جارێک 4 لێ جاری 5 لێ جارێ 6 لێ بەڵام گەراجێکی لێ لەو خاڵی سنووریە 1200 ئۆتۆمبیلەگرێ لەکوێ بنەوەە ئەم 1200 ئۆتۆمبیلە ئەی باشە تۆ ئەگەر شوێنی 1200 ئۆتۆمبیل فشاری لۆدی 1200 ئۆتۆمبیل لەسەر نییە بۆ هاتوچۆ بۆچی گەراجە دروستە 1200 ئۆتۆمبیل لەگەڵ دروستە بێ بەڵام کاتی لیژنەکانی چاودێریەتن تەنها 4 یا 5 ئۆتۆمبیلی لێ ئەو لەبەر ئەو لێچوونەیە کە ئەوەی ئەو ژماری ئیبراهیم خەلیل ڕەنگە بۆ سیمەڵکاش بە دڵنیای ڕاست کەواتە چارەسەر چێکە ڕێکەوت چارەسەر بریتە لە کۆکردنەوەی ینی من لەگەڵ ئەوە لە سەدا دووەکەی داهاتی پارێزگای سلێمانی لەگەڵ لە سەدا نەوەشتەکەی داهاتی نەوت و داهاتی پارێزگای هەولێر و داهاتی پارێزگای دووەکەمی پێکەوە شەفاف ئێستا لای خەڵک پێچەوانەکەیەتی لە مێدیا پیان وایە سەدا 98 داهات لە سلێمانی سەدا دووەکەی تەسلیم کرا بەڵام ڕاستیشە ژمارەکان شتیشتر دەڵێ ژمارەکان لەن لە سەدا دوو داهاتی سلێمانی ئێستا بۆ فەرمانبەرێک خۆت بەڕێزت باشە زانی ناو خەڵکی ئەوەی کەچێتە گیرفانی ئەو داهاتە بۆ هەرێمی کوردستان بوون کەسێک کە 600,000 وەرەگرێ ئەو 600,000 بە مڵکی خۆی زانلارێمی کوردستان کاتێک ئەو 600 وەرناگرێ پێی وایە بەڵێ کێشەکە لە سلێمانیە لە سەدا ئەمە واقعە ئەمە خەمە و ئەمە لە ڕاستیە ینی حەزەکە حەزەکەم زۆر بەست لای جەنابیش ڕوونە کە سوورەکە ئاوا سەدانەوەشتی کێشەکە لە سلێمانی دووی لە هەولێرە ینی بۆ فۆزای دروستکراوە ئاوایە لە پێناوی ئەو کێشە سیاسی کە برادرانی پارتی هەیەە بەڵام لە ڕاستیە خۆی ژمارەکان لە سەدانەوەشتی ژمارەکان لای ئەو لایە لە سەدا دوی لێرە لە پارێزگای سلێمانیە ینی من ئەگەر لە پێناو ڕوونکردنەوەی ئەمە نەبووە کاکزانە و ینی بەڕاستی دڵم ژانەکە کە باسی واکەم لە شەڕی داعشە بەم جۆرە جیاوازی کراوە لە نێوانی دوو پێشکەرویان کوڕی کوردن لە ڕاستی ئەمە پێشمەرگەیەکە شەڕی تیرۆرەکە هەست بۆ نەکراوە چه شەهید بە چێ پارتێکی من بۆ خۆم ئازارە بەخشم کە نمونەیەم باسی لە ڕاستیە و نمونەیەکی زۆر ئازار بەخشە جا ئەو ئەگەر لە خوێنە ئەم جیاوازیە کرابێ ئیترەوە وازەحە لە پارە و لە داهات و سەرەت و سامانە جیاوازی تیمی کاکڕێکەوت لە شەڕی تەلوەردا وەکو تیمی کورسات نیوز لە نزیکمە لە عەبدوڵڵا بووین دوو تەرمیان هێنا ڕایدێکی یەکێتی خەڵک گوتی لێک سیارەیە بوون خوێنیان تێکەڵی یەکتر بوو یەکێکی پارتی لێک سنگەرە شەهید بوو کە تەرمەکانیان هێنا ینی ئەمە بۆ بەڕاستی کارەسات ینی لە هەر دنیا کابێ ئەمە چەندە ڕەتی بە منی قەومیەوە هەیە بۆ من وەکو ڕۆژنامە نووسەکەوتە جەرگم ژانی کرد بەڕاستی وەکو کوردێک کاکزانە ئەو نیشانشکێنەی تیرۆریستێک کە دانیشتووە کەلەی کوڕە کوردێک هەڵەتە چێنێ و سێری هەوێکی گیرفانی ناکە لە ڕاستیە سێری هەوێکی گیرفانی ناکە سێریشی ناکە دەنگی داوە بەشێ لە ڕاستیە وەکو کوردێک و پێشمەرگەیەکی من ئەیبینێتە قەیلیەکە باش بەڵێ فەرموو بگورە کاکڕێکەوت من پرسیارێکی تر هەیە ینی ئایا یەکێتی سنووری سلێمانی ئەگەر بێت و کێشە سیاسەکان بۆ پارتی هەر حەل نەبوو پارتی زیاتر گەماروی خستە سەر سلێمانی ئەگەر وردەکاریشم پێ نەڵی بەڵام یەکێتی دەرچەی تری هەیە وڵی کاکزانە تەمانەوە بەدڵنیایی سەڵ ڕەنگە من هێنی حزبەکەت بێ بەڵام مەسەلەن خەڵک پرسیارەکە یەکێتی چی ئەکا پێم باشەوە بەجێ بێڵم بێکی نیشتمانی کوردستان خۆی کە ینی
بڕیارە ناوەندی بڕیاری هەیە و بڕیارەدا لە ڕاستی ئابووری ناسێکسم ڕێگە چاریتر ئەتوانێت بەڵە ڕێگە چاریتر هەیە زۆریش ئاسانە کاکزانە ڕێگە چاریتر ئەوەیە کە سەرەتا پێویستمان بە جێڕانی متمانە هەیە بۆ بین ئەم حیزبە سیاسانی کە لەناو هەرێمی کوردستانە لە ڕاستیە کە متمانە جێڕایەوە ئیتر ئەو کاتە خێرانە سیاسەکە تێپەڕێکە خێرانە سیاسەکە تێپەڕی و وەکو باسم کردی خێرانێکی دارایی لە هەرێمی کوردستانی و چارەسەر بێ ئەمە یەکەم دوو لە ڕاستیە کاکزانە پێویستە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆی کە موچە لە داهاتی نێو دابشکە ئەو فەوزایی کە ئێستا ڕوەداهی ئەوەی کە موچە لە داهاتی ناخۆ دابشکرێ ئەگەر موچە لە داهاتی نێو دابشکری هیچ کێشە و کێشەیەک نییە هیچ من کاکزانە من مانگی ڕابردوو جۆم لە خانەنشینان بوو لە سەری دابشکردنی موچەیە ینی ئەیانوت خۆزگەمان بە سەردەمەکەی بەڕێز نێچیروان بارزانانی کە لە کاتێک کابینەکەی کاگنێچیر کابینەی داهێنەری پاشەکەوتی موچەیە و بۆ ئێمە لە ڕاستی هەردووچیان هەر پارتین و ئامۆزایەکن لەگەڵ سەرۆکی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام جیاوازێکی ئەوە بوو ئەو کاتە ئەگەر لە دهۆک معاش بدرا لە سلێمانی شدرا هیچ کێشەیەکی سیاسیت ئەسیر ناکرێت سەر گیرفانی خەڵک ینی گیرفانی موچە خوار کە پاشەکەوت کرا لە هەموو کوردستان کرا کە موچەش ئەدرا ئەبڕا لە هەمووی ئەبڕا کە ئەدرا نەئەدرا بەڵام ئێستا لە دهۆک و هەولێر موچە ئەدرێ بەڵام لە پارێزگای سلێمانی نادرێ ینی خەڵکی تریش هەیە ڕووی قایم ئاڵم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانم لە کاتێکا فەرمانبەرەکانی لە سلێمانی موچەوە ناگرن ینی تۆ سەی ئەو تەسەوری خەڵکە لەبەرەوەی کە ینی جیاوازیەکە لە نێوانی ئەم کابینی و کابینەی پێشتر کاکزانە لەبەرەوەی کە کێشەیەکی سیاسی هەیە ئێستا بۆی دروست کراوە و پێی وایە ئەو کاتە ئەم کێشە سیاسیە بۆ جۆرە نەبووە بۆ جۆرە قوڵ نەبووە بۆ جۆرە ڕۆچوون نەبوو و ڕەنگە پەیوەندی بە توندی شخصی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەبێ واتە چارەسەر بریتیە لە دابشکردنی موچە لە داهاتی نەوت داهاتی نەوت ئێستا ینی قاسەی نەوتی هەرێمی کوردستان قاسێکی بوژاوەیە نەک هەر ئەوە ینی دوو ژمارەی تر با پێ بڵم بۆ بسەرن کە داهات چەند بوژاوەتەوە لە 2016 داهاتی گومرجی هەرێمی کوردستان بریتی بۆ لە 563 ملیار لە ساڵێکە دینار بەڵام لە 2021 بووە بە 1 تریلیۆن و 609 ملیار دینار بەو جۆرە گەشەی کردووە کە ڕێک زار بیسەیکە 1 تریلیۆن و 609 ملیار دینار داهاتی گومرجی هەرێمی کوردستانە هەموو هەرێمی کوردستان واتە ئەم تەنها لە داهاتی گومرگە ئەوە دەگەشەی کردووە ئەی باشە بێگومان لە داهاتی نوتی شاکە ئێستا ئەمڕۆ کە من تۆ قساکەین بەرمیل لەنەگەر نرخەکەی برنت بە 112 دلار ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە ناقص نۆژ بیفرۆشێت 100 دلارەکە ئەم تریلیۆن و 609 ملیار دینارە چەندی لە سنووری سلێمانی کاکزانە تەنها لە سەدا سیویەکی داهاتی گومرجی لە هەرێمی ئەو کاتەشکە ینی کە هێشتا ئەم ئامارە دەستی پێ نەکرد بوو تەنها لە سەدا سیوێکی ئەم تریلیۆن و 609 ملیار دینارە لە سنووری پارێزگای سلێمانیە واتە گومرجی هەرێمی کوردستان لە سێ بەش یەک بەشی لە هەرێمی لە سنووری پارێزگای سلێمانیە ئەوە لەبەرەوەیە کە داهاتی ناوخۆلێرە کەمترە و پێشمان وانە بێ کە ینی داهاتی پارێزگاکانی کە داهاتی ناوخۆیان بۆ جۆرێکە خەڵکەکەی سوودی لێبینیەوە و جاریشکە بەداخەوە ئێڵێن بەرزترین ڕێژی هەژاری لە پارێزگای دهۆکە لە کاتیا دهۆک خاوەنی برایم خەلیلەکە لە مانگێکە 1970 بۆ 200 ملیار دینار داهاتێتی دهۆک خاوەنی زۆرترین ڕێژەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانە ئەو نەوتەی کە هەرێمی کوردستانی فرۆشێ زۆربەی زۆری پشکی گەوری لە پارێزگای دهۆکە کەچی لە هەمان کاتە ئەوش حاڵی خەڵکەکەیەتی کە زۆرترین ڕێژەی هەژاری و بێکاری لە پارێزگای دهۆکە مع العلم ئەو نەوتی کە هەرێمی کوردستانی فرۆشێ ئەگەر نەوتی حەسیرە نەخرێتە بۆرێکەوە کەس نایکڕێت لەبەر کوالەتی نەوتەکەی ئەگەر نەوتی گەرمیان بەڵێ زۆر باشە دوا سەرنجی کاگڕێکەوت هیوادارم حیزبەکان ینی بگەنە لەوە تێ بگەن کە ئەوەی کە لە سلێمانی ڕوئەدا لە دوجارە هەمومان پێکەوە کاگڕێکەوت ببوورە ئەگەر مەسەلەن پەیامەکەت بۆ خانەنشینێک بێ مەسەلەن لەو کامێرەوە چی پێ ئەڵێ کە موچەکەی تا ئێستا وەرنەگرتووە جەژنێکی بێ موچە بە جیرفان بەتاڵی کرد بەڕاستی ڕوون نییە کاکزانە من وەکو خەڵکێکە من شەخۆری حکوومەتی هەرێمی کوردستانم ینی لە چاو سەرۆکی حکوومەت و لە چاو وەزیرەکە بە پرسیارەتەکەی من لە ڕاستیە بە پرسیارەتێکی گەورە نیە بچووکە بەڵام بەڕاستی ڕوون نییە ینی هەر لە دڵەوە ئەڵێم کە ڕوون نییە هیچ شتێک ئێستا بە خانەنشینی بڵم چووکە هیچ قسەیە ناکاتەوەی کە ئەو هێشتا موچەی مانگی سێ وەرنەگرتووە نە خانەنشین نە فەرمانبەرێ بەڵام لە ڕاستی ئەمەش حاڵەکەی کە ئەتوانی لە کورتترین عیبارەت تا پێی بڵێ کە سیاسیە قەیرانێکی سیاسی لە پارتی دیموکراتی کوردستان قەیرانێکی سیاسی هەیە ئەوێ سەرۆکۆمار لە پارتی بێ ئەوێ یاسای هەڵبژارن بەدڵی ئەو بێ بۆ ئەمە بۆ فشارکردن لە یەکێتی نیشتیمانی کوردستان تۆپێکی ئاگرینی هەڵداوەتە ساحەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە بریتیە لەوەی کە لە داهاتی ناوخۆی سلێمانی موچە بدرێ لە کاتێکا داهاتی سلێمانی بریتیە لە سەدا دووی داهاتی هەرێمی کوردستان لە سەدا 98 ئەو داهاتانی ترێکە باسمان کرد زۆر سپاس بۆ بەڕێز ڕێکەوزەشی ئەندامی انجومەنی پارێزگای سلێمانی و سپۆڕیاوەری سپاس بۆ تۆ کاکزانە بینەرانی خۆشەویست
لە گەڵ هاوکارانم پانۆڕامایم شۆمان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.